پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم راپۆرتەدا چەند وێنەیەکمان وەکو تاقیکردنەوە بۆتان ئامادە کردووە، بەڵام سەرەتا پێویستە ئەوە بزانین کە لێرەدا توانە بیرکاریەکانت تاقی ناکەینەوە، تەنانەت ئاستی زیرەکیشت تاقی ناکەینەوە، بەڵکو ئەم پارچە وێنانە ئامادە کراوە بۆ چەند کەسانێکی دیاری کراو لە جیهاندا کە توانای ئاگای و سرنجدانێکی ناسروشتیان هەیە. ئەگەر تۆش توانیت وڵامەکانی ئەم وێنانە بدۆزیتەوە، ئەوە یەکێکی لەو کەسانی کە ئاماژەمان پێکرد، بۆیە بە دەرونێکی ئارامەوە تەماشای ڤیددیۆکەمان بکەن، چونکە پرسیارەکان زۆر ساکارە. تەنها پێویستە لەسەر تۆ هەڵی هەر یەکێک لەم دوێنەیە بدۆزیتەوە کە پێشانتی دەدەین. ئایا تۆ ئامادەیت؟ ئەگەر ئامادەی ئەوە با دەست پێ بکەین، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیددیۆکە و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش بادەست بە ڤیددیۆکەمان بکەین. بۆ هەر وێنەیەک سی چرکەتان لە بەردەستە و بۆ کاتی زیاتر دەتوانن ڤیددیۆکە ڕابگرن و کاتێک وەڵامی هەر وێنەیەکتان زانی ئەوە لە کۆمنتی ڤیددیۆکەدا وەڵامەکانمان بۆ بنووسن. وێنەی یەکەم بریتیە لە ژووری پێوانەکردن. ئێستاش با بزانین هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. گەر سرنجتاندا بێ هەڵەکە لە وێنەدانەوەی باڵی کسەکەیە لەسەر ئاوێنەکە. وێنەی دووەم بریتیە لە میوەی ترێ. ئایا هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە گەڵاکانی ترێکەدایە، چونکە ئەم گەڵایە لە جۆری ترێ نییە. وێنەی سێم بریتیە لە وێنەی کاتژمێر. ئایا هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە ڕێخستنی ژمارە ڕۆمانیەکانە کە لە نێوان ژمارە 9 و 11دایە. وێنەی چوارم بریتیە لە وێنەی پردێک. ئایا هەڵی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە.
هەڵەکە لە کاتەکەدایە چونکە خۆر نە هەڵدێ و نە ئاوا دەبێ لە کاتژمێر 2دا. وێنەی پێنجەم بریتێ لە هێڵی ئاسنین. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە وێنەی شەمەندەفەری دووەمدایە کە عارەبانەی لێخوڕینی نییە. وێنەی شەشەم بریتێ لە کەنار دەریا. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە وێنەی سەتڵەکەدایە چونکە دەستکەکەی بە ئاراستی چوارچێوەکەی دانراوە. وێنەی حەوتەم وێنەی بەندەرێکە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە شوێنی چوونە ژوورەوەی یەخەدیان بەلەمەکەدایە چونکە زۆر تەنگە بۆ دەرچوون و چوونە ژوورەوە. وێنەی هەشتەم وێنەیەکی منداڵانە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە بەستنەوەی جۆلانەکەدایە چونکە بەم شێوەیە کچەکە ئەکەوێت. وێنەی نۆیەم وێنەی نووسینگەیەکە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ تەنها سی چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. هەڵەکە لە بەروارەکەدایە چونکە مانگی 6 تەنها 30 ڕۆژە. وێنەی دەیەم وێنەی هۆڵی خلیسکێنەیە. ئایا هەڵەی ئەم وێنەیە چییە؟ ئەگەر وەڵامەکەی دەزانیت ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و تەنها 30 چرکەشت لە بەردەستە بۆ وەڵامدانەوە. ئەم ئافرەتە پێڵاوی خلۆری لە پێیە و ئێمە دەزانین کە پێڵاوی چوونە سەر بەفر جیاوازترێکە و ئەم پێڵاوی کە ئەم ئافرەتە لە پێی کردووە بۆ ڕۆشتن بەسەر ڕێگاوبانی ئاساییە نەگە ڕۆشتن لەسەر بەفر. لە کۆتاییدا لە کۆمنت پێمان بڵێن وڵامی چەند وێنەتان دایەوە و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون.
ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتە نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتە نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.